إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕاستی باشترین کەلام کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەری مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا و ڕێچکان و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یا لادانێکی تایە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر ڕێبازێک پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم نەکبەتیە، سەرلێشێوانە، گومڕابوونە. ئەو کەسەی کە ئەو ڕێبازە دائەهێنێ نەکبەت و سەرکەش و قوربەسەرە، شوێنی لە ئاگری جەهەنەمایە ئەگەر تەوبە نەکا. خۆشەویستەکانم، یەکێکی تر لە بەڵاکانی زمان زۆر گاڵتەکردنە. گاڵتەکردن ئەگەر مەرجە شەرعیەکانی تیا بێ، لە سنووری شەرع دەرنەچێ، هیچ خراپەیەکی تیا نییە، بەڵکو ئەتوانین بڵین پێویستیشە بۆ پشودان بە دەرونی مرۆڤەکان، بۆ دڵخۆشکردنیان، بۆ خەندەخستنە سەرلێوەکانیان. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خۆی جاروبار گاڵتەی کردووە، بەڵام گاڵتەکانی هەموو حەق بوون و ڕاست بوون. ئەوەیە جیاوازی گاڵتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خەڵکانی ترە. ئەنەسی کوڕی مالک بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان دانیشتو بوو، کابرایەک هات وتی ئەی پێغەمبەری خوا، سواریەکم بدەرێ. دیارە بۆ نیەتیان بۆ غەزا بچن یا بۆ سەفەرێک بچن. ئەویش داوای کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وڵاخێکی باتێ سواری ببێ. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی بەچکە حوشترێکت پێ ئەدەین. کابراش سەیری خۆی کرد و وتی ئەی پێغەمبەری خوا، من بەچکە حوشتر چی پێ بکەم؟ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێکەنی و فەرمووی جا هەموو حوشترێک بەچکەی حوشترە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا ڕێ ئەکرد، ئافرەتێک فەرمووی ئەی پێغەمبەری خوا، دوعای خێرم بۆ بکە، بەڵکو خوای تەعالا ڕەحممان پێ بکە بمان خاتە بەهەشت. پێغەمبەری خوا فەرمووی دایەگیان، بەهەشت پیرێژن ناچێتە ناوی. ئافرەتە پیرێژنەکەیش زۆر بێتاقەت، یەکسەر لە ئەوەنە ئیمانی ئەمەنە حەزی لە بەهەشتە کرد، ئەوەنە ئیمانی قایم بوو دەستی کرد بەگریان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دایەگیان مەگری، دڵنیا بە هەموو کەسێک پێش ئەوەی بچێتە بەهەشتەوە گەنجە بێتەوە، بە ترۆقەی گەنجی ئەچێتە ناو بەهەشتەوە. ئەوە تا خوای تەعالا فەرمێ ئینا ئەنشەئناهن ئینشاء فجعلناهن ئەبکارا عروبا ئەترابا. دڵنیا بە جارێکی تر هەموو ئافرەتان پیرێژنەکانیشیان گەنج ئەبنەوە، ئەکرێن بە کچە عازە و ئەو جا ئەڕۆنە ناو بەهەشتەوە. خوای تەعالا فەرمێ کابرایەک هەبوو، خەڵکی لادێ بوو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ناوی زاهیر بوو. دیمەنی جوان نەبوو، بەڵام پیاوێکی زۆر باش بوو، خەڵکی دێهات بوو. هەموو جارێ ئەهاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کاتێ بەهاتایە بۆ مەدینە و بۆ شار. پێغەمبەری خوش ئەی فەرموو زاهیر دێهاتمانە و ئێمەی شاری ئەوین. یعنی زاهیر هەموو جارێک لە دێهاتۆ شتی ئەهێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شتی لا دێ.
ئەوەی کە لە لادەیە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتی شاری پێ ئەدا و لەگەڵ خۆیان ئەیبردەوە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بە بازار تەماشای کرد زاهیر ها بە شوێنێکی بەرزەوە خەریک شتەکانی ئەفرۆشی هاوارەکا و خەریکی فرۆشتنی ئەو شتانەیە کە لە دێ هاتووە هێناوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پشتەوە بۆی ڕۆیشت و باوشی پیا کرد ئیتر ئەویش وتی ئەوە کێیە گرتمی بەرمدا ئەوە کێیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خەڵکینە عەبدێکم هەیە کێ ئەیکڕێ بۆ خۆشی بۆ پێکەنین زاهیر فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەخوا ئەوەنە ناشرینم کەس نامکڕێ ئەویش فەرمووی ڕاستە تۆ دیمەنت لەوانەیە وابێ بەڵام تۆ لای خوا زۆر بە نرخی زۆر جوانی زۆر بەڕێزی يعني ئەم گاڵتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی هەتا ئەصحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا تۆ گاڵتەشمان لەگەڵ ئاکەی فەرمووی بەڵێ بەڵام قسەکانی من گاڵتەکانی من ئیلا حەقن ئیلا ڕاستن لەبەر ئەوە خۆشەویستەکانم گاڵتەکردن ئاساییە ئەگەر ئەم مەرجانەی تیا بێ کە عەرزتان یەکەم ئەو گاڵتەیەی کە ئەیکەی نابێ بە هیچ شێوازێک تخنی مەسائیلی دین بکەوێ نعوذ بالله خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینی ئیسلام فەرزەکانی ئیسلام سنەتەکانی ئیسلام ئاەتەکانی قورئان حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامان ئاگات لێبێ ئەوە صفاتی منافقە و هەفتەی پێشوو باسمان لێوە کرد ئەبێ زۆر ئاگامان لێبێ گاڵتەکردن بەو مەسائلانە خەتەرە شێخ ابن عوثەیمین بەڕەحمەت بێ ئەفەرمێ مەسائیلی پەروەردگاریەت مەسائیلی پەیامی پێغەمبەران وحی ئاسمانی دینی ئیسلام مەسائیلی فەرزەکان سنەتەکان ئەمە مەسائیلە لێکن مەجالی گاڵتەکردنی تیان نییە مەجالی ئەوەی تیان نییە خەڵک بەو شتانە پێ بکەنێنی هەر کەسێک ئەوە بکە خوا پەناماندا لە ئیسلام دەرئەچێ بۆیە ئەگەر کەسێک تا ئێستا کردبێتی ئەبێت تەوبە بکا و پەشیمان ببێتەوە ئەوە صفاتی منافقەکانە و ئەبێ ئینسان تۆبەی لێ بکا و بە هیچ شێوازیە توخنی ئەم مۆزوعانە نەکەوێت لە مەسەلەی گاڵتەکردنە دووهەم ئەو گاڵتانەی کە ئەیکەی ئەبێ ڕاست بێ پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ويل للذي يحدث بالحديث ليضحك به القوم فيكذب ويل له پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ويل نەکبەتی و بەدبەختی و قوربەسەری و ئاگری جەهەنەم بۆ ئەو کەسەیە کە قسە ئەکا تاوەکو خەڵک پێ بکەنێ یعنی قسەی درۆ بە درۆکردن ئەیەوێ خەڵک بخاتە پێکەنین وەیل بۆ ئەو کەسە ئەبێ ئینسان ئاگای لێبێ ناکرێت تۆ بە درۆ بتەوێ خەڵک پێ بکەنێنی ئینسانی موسڵمان دوورترین کەسە لەو سیفەتەوە سێم ئەبێ ئەو گاڵتەیە کە ئەیکەی تۆقاندنی تیان نەبێ ترساندنی تیان نەبێ ها ئێستا ئەبینن لە فەیسبووک و لە هەندێک یوتیوب و ئەو شتانە هەندێک ڤیدۆ ئەکرێ بۆ على ئاساس بۆ گاڵتەکردنە بەڵام تۆقاندنی خەڵکی تایە ئەوە بە هیچ شێوەیەک لە ئیسلامە دروست نییە و بڵاوکردنەوەشی لە ڕاستیە دروست نییە چونکە خەڵک هانەدا کە خەڵک ئەوە بکە هەموو کەسێ لە دین شارەزایی نییە خۆشەویستەکانم ئەمەی ئێستا من عەرزتانیەکەم لەم شوێنە هەموو خەڵک نایزانی دەی تۆ ڤیدۆیەک بڵاوەکەیتەوە ئەو جۆرە شتانەی تایە گاڵتەیە بەڵام ترساندنی تایە لەوانەیە ئەو ترساندنە جاری وهەیە ببێتە مایە ئەوەی ئەو کەسە نەخۆش بکەوێت یا دڵی بوەستێ یا تووشی شەکەرە بێ یا تووشی نەخۆشیەکی قورس بێ یا لەوانەیە یعنی بەهۆی ئەو ترساندنەوە لە شوێنێ بکەوێتە خوارەوە شوێنێکی بشکێ ئەمانە هەر هەمووی بەڕاستی خەتەرن و تۆش نابێ بڵاوی کەیتەوە و خەڵکی نەفامیش دوای ئەوە ئەو ئیشانە بکەن ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابەکانیا بوو هەندێک لە ئەصحابەکان بۆ گاڵتە شتی سەحابەیەکی تریان برد شاردیانەوە جا ئەو کەسەش کە هەڵسا زۆر ترسا
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایی ئەصحابەکانی کۆ کردو و فەرمووی لا يحل لمسلم أن يروع مسلما حەڵاڵ نییە بۆ هیچ مسلمانێکی تر بترسێنێ بە بردننی شتەکەی بە شاردنەوەی بە هەر جۆرێک لە جۆرەکانی ترساندن هەیە مەسەلەن بە سەیارە على ئاساس یعنی گاڵتەکە بە سەیارە بە سەریعی ئەڕوا و ئەگاتە قەی کابرا و برێکەگرێ یعنی خۆی وا پیشانەدا کە لێ ئەدایەوێت بیشێلێ و دوای ئەو برێکەگرێ ئەی ئەگەر ئەو برێکە نەیگرت یا میلی تفەنگی لێ دێنێتەوە وا دەرەخا على ئاساس تەقەی لێکا و دوای ئەوە تەقەی لێ ناکە ئەی ئەگەر تەقەی لێ کرد چەند جار شتی وا بووە شەیطان پەنجەی هین کردووە و فیشەکەکە دەرچووە کابرای کوشتووە حاڵەتی وا ڕووی داوە جا یاریکردن بە ئاسن یاریکردن بە سەیارە یاریکردن بە تفەنگ و ئەو شتانە لە ڕاستیە بەری ئەم حەدیثە ئەکەوێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ دروست نییە بۆ هیچ مسلمانێک برای مسلمانی بترسێنێ و حەدیثی تایبەتیش لەو بارەوە هاتووە چوارەم ئەو گاڵتە و گەمانە کە ئەکرێ نابێ گاڵتە بێ بە خیلقەتی کەسەکە بە شتێک کە لەو کەسەیە خوا دروستی کردووە بۆ نمونە کابرا ئەگەر باڵای کورد بوو گاڵتەی پێ بکەی وەکە وایە گاڵتە بەخوا بکەیت چونکە ئەو خۆی دروست نەکردووە یا کابرا زۆر درێژ بوو یا کابرا بۆ نمونە خەلەلێکە بوو لە ئەندامێک لە ئەندامەکانی لاشەیە یان خەلەلێکە بوو لە عەقڵیە یعنی هەنێ خەڵکێ ئێستا هەر بۆ گەرمی مەجلس کەسێ دێنن کە عەقڵی تۆزێ نوقسانی تایە گاڵتەی پێەکەن قسەی لەگەڵا ئەکەن و دوای پێی پێەکەنن ئەمانە بەڕاستی هەمووی کاری خراپن یا گاڵتەکردن بە عەشیرەتی یەکتری یا بە شاری یەکتری ئەم دا ئەنشێ گاڵتە بە عەشرەتی ئەوەکە ئەو ئەنشێ گاڵتە بە عەشرەتی ئەمەکە نوکتە لەسەر ئەمانە ئەهێننەوە خەڵق یا لەسەر شارەکان هەولێری لەسەر سلێمانی لەسەر هەولێری یا بە زمانی خەڵق ئەم بە زمانی گەرمیانی گاڵتاکە ئەو بە زمانی مەسەلەن کوێستانی گاڵتاکە و سۆرانی گاڵتاکە و بادینی گاڵتاکە و یعنی ئەم جۆرەشتانە بەڕاستی ئەمە بە هیچ شێوازێک دروست نییە چونکە خالقی ئینسانەکان خوایە خالقی تیرە و عەشرەتەکان خوایە خالقی زمانەکان خوایە نابێ ئینسان گاڵتە بە زمانی یەکتری بکە بە خیلقەتی یەکتری بکە وەک ئەوە وایە نەعوذ بالله گاڵتە بەخوا بکەی نەعوذ بالله ئەو ئاەتەی کە هەفتەی پێشوو خوێندمانەوە بەری ئەوە ئەکەوێ یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب ما كشتي بر أواكبه لچ هەڵقورتانن لە یەکتری چاو قرپاندن لە یەکتری ئەم جۆرەشتانەی کە لەناو خەڵکە هەیە ناو ناتۆرەنان بە یەکتریەوە یعنی ئەگەڕێن بە کابرا یعنی شتێکی هەبێ خەلەلێکی هەبێ ڕۆژێ لە ڕۆژان ناوێکی پێوانن ئەویش لە شوێنە بچکەکانە زۆرە یعنی تا شارەکە بچووکتر بێ ئەوە زۆرترە تا شوێنەکە بچووکتر بێ دێهاتی وا هەیە یەک نەفەریتیان یە ناوێکی پێوە نەنرابێ یعنی معقول نییە ئەمە هەمووی مخالەفاتی دینە و خوای تعالی لە قورئان ئەوەتە ئەفەرمێ ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان يعني ناشرين ترين شت أوي إيمانة هاور ناو ناتورا ليكتري بنن ومن لم يتوب فأولئك هم الظالمون هر كس يتوبنك أولا استمكارانا وفي غمر إخوة صلى الله عليه وسلم قد غيل يكردوا أو حديثيش كفي غمر فرمي صلى الله عليه وسلم همو مسلمان لسر براي مسلماني حرامة خويني مالي شرف ناموسي أويش برواكوي چونك عرض راسا مثلا ئێمە شەرەف و ناموس دای خۆمان واتی ئەگەین کە بەس مەسەلەی ژن و کچ و دایک و ئەوانەیە بەس شتی تریشە یعنی کابرا شەرەفەکەی ئەوەیە کە تۆ ناوێکی ناشرینی پێوە بنێ هەتاما ئەو ناوە پێوە ئەمێنێتەوە یا گاڵتە بە شتێکی بکەی بە شەخسیەتی بشکێنیتەوە کەسایەتی بشکێنیتەوە ئەویش شەرەف و ناموسە حەڵاڵ نییە هیچ کەسێک
بە هیچ کەسێ وا بڵێ ئەگەر کەسێکیش بەوە مەشهور بوو تازە بووە ئێستا لەناو خۆمانە خەڵکانێکە ناویان پەیوەندراوە ئەگەر کەسێ بەو ناوە مەشهور بوو ئەبێت تۆ بەکاری نەهێنی ئەگەر ناچار بووی تۆ ئەو ناوە بەکار مێنە هەوڵ بدە کابرا بناسیێنە بە ناوێکی تر ئەگەر هەر ناچار بووی بڵێ ئەوەی کە خەڵک وا ئەڵێ کە خەڵک ئەو ناوەی لێناوە کە خوش پێی خۆش نییە ئاوا بڵێ بۆی خەڵک بکەوێتە بیری کە ئەو ناوە ناو ناتۆرانە دژی دینن دژی ئیسلامن گاڵتە و گەمە ئێمە وتمان چاکە وە پێویستیشە بە تایبەت ئەگەر ئینسان بێتاقەت بوو لە کاتی بێتاقەتیە لە هەندێک حاڵاتە گاڵتەکردن خۆشە ئەگەر ئەو سیفاتانەی تایە بەڵام زیاو لە حەد دەرچێ هەموو ژیان ببێ بە گاڵتە و گەپ ئەمە شتی وا نابێ حتا بە ڕاستیش بێ تەلەڤیزۆن بەردەوام خەریک گاڵتەوکردنوویە هەرچی لە مەجلیسەیە گشتی دانیشتە و گاشتی گاڵتە ئەکا و نوکتە ینی شتی وا چۆنە بێت جدیات خەریکە لەناو ملەتمانە نامێنێ جدیات کە ئینسانی ئیماندار ئینسانێکی جدیە نە گاڵتە باس نە گاڵتە چی وای لێ هاتوو هەندێک جار نازانی ئەم قسە گاڵتەیە یان جدیاتە بۆیە ئیمامی نەوەوی ئەفەرمێ گاڵتەکردن ئەگەر کەم بێ و ئەو سیفاتانەی تیا بێت شتێکی چاکە بەڵام ئەگەر زیاد بێ و زیاد لە حەد ڕۆیشت بەڕاستی دڵ ڕقەکە بەڕاستی لە ذکری خوا مەشغوڵتەکە کاتەکانت بە بەلاش ئەچێ ئازاری خەڵک ئەدەی جاری وا هەیە بەهۆی گاڵتەیەکەوە فیتنەیەک دروست بووە لەناو قەومێکە سەلام کوژراوە بەخوا بەهۆی گاڵتەوە یعنی هەر لەم شار و وڵاتانەی خۆمانە بەهۆی گاڵتەیەکەوە کە سەرەتای کوشتنەکە فیتنەکە دوژمنایەتەکە لە گاڵتەیەکەوە دەستی پێ کردووە کابرا لە دەمی دەرەچی ئاگای لە خۆی نییە دوای ئەوە ئەم ڕەدێداتەوە بەتونتر ئەو ڕەدێداتەوە بەتونتر دوای ئەوە زەلام ئەکوژرێ لە بینە هەیبەتی ئینسانەکان نامێنێ ئەگەر گاڵتە زۆر بکەن هەنێک کەس هەیە بەڕاستی لەناو خەڵکە هەر بە گاڵتە چی مەشهورە ئای بەخوا زەلامێ گاڵتە چی و خۆش یعنی چی گاڵتە چی یعنی معقولە ئینسانێک پیشەی بێتە گاڵتە باز گاڵتە چی شتی وا نابێت ئەو ئینسانانەی کە بە گاڵتە چی مەشهورن سوێنتان بۆ ئەخۆم یەک دەنیکیان نییە درۆ نەکەن چونکە پێشە لەوانەیە گاڵتەکانیان ڕاز بوو بێ لە ئەم سیفاتانەی تیا بێ بەس کە زیادی کرد خەڵک فێر بوو دەتوخوا دوو قسەی خۆشمان بۆ بکە دەستی پێکاتر بە کەیفی خۆی گاڵتە ئەکا بە درۆ زەلام ئەناسم گاڵتە چییە یعنی لەو جۆرە کەسانەیە کە ئیسە باسم کرد تەسەور ئەکەن چوو بۆ حەج لەوێ تەوبەی کرد لای ماڵخوا تۆبەی کرد کە واز بێنێ لەو سیفاتانە لەو تەبیعەتە خراپە سبحان الله کە گەڕاوە خەڵک وازی لێ نەهێنا حتا جارێکی تر دووبارە ئەو سیفەتیان تیا دروست کردەوە یەکێکی تر یان شەشەم مەرج لە مەرجەکانی گاڵتەکردنی پاک و جوان ئەوەیە کە تۆ مقداری خەڵک بزانی قەدری خەڵک بزانی ئاخر براینە خەڵک هەیە هەموو کەسێ شایستەیە ئەوە نییە تۆ گاڵتەی لەگەڵا بکەی زەلامەیە لە تۆ گەورەترە و پیاوێکی گەورە و معقول نییە تۆ دەستکەیتە گاڵتەکردن لەگەڵێ یا هەیە زۆر مناڵە لە تۆ مناڵترە گاڵتەی لەگەڵا بکەی لەوانەیە قسەی ناشرین پێ بکە گاڵتە شوێنی خۆی هەیە قەدری خۆی هەیە کەسانێکی تایبەتی هەیە بۆت هەیە ئەتوانی گاڵتەیان لەگەڵا بکەی کە بشێت گاڵتەیان لەگەڵا بکەی یانێ کەسێ ناشێ گاڵتەی لەگەڵا بکەی زەلام هەیە گاڵتەی لەگەڵا بکەی هە زۆر بێ عیبدارە بیت یانی شایستەی ئەوە نییە تۆ ئەو قسانە لەلای ئەوە بکەی لە مەجلیسی ئەوە بکەی بۆیە ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز رحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ اتقوا المزاح فإنه يذهب المروءة ئەفەرمێ خۆتان بپارێزن لە زۆر گاڵتەکردن بەڕاستی مروءەتت بۆ نایەڵێتەوە گەیتە هەر کەسێ و گاڵتە بکەیت بێ ئەوەی بزانێ مە لە خۆت گەورەترە مە لە خۆت مناڵترە ناکرێت یعنی لە ڕاستیە شەرتی حەوتەم گاڵتەکردن ئەبێ وەک خوێی ناو چێشت وابێ ئیسە چێشت ئەگەر بێ خوێ بێ دیارە تامینێ خوێشی زیاد لە حەی تێ بکەی بەڕاستی هەم ناخورێ و بێتامە بۆیە گاڵتەکردنش ئەبێ وەک خوێ وابێ ئەبێ حەدەکەی بزانیت لە سنووری خۆی تێپەڕی کرد خراپە ئەگەر وازیش لە گاڵتەکردن هەبێ گاڵتەکردن نەمێنێ لەناو مجتەمەع و کۆمەڵگایە خەڵکی بەڕاستی بێتاقەتە بن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە گاڵتە هەبێ بەڵام بە مەرج داواکارم خوای گەورە بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لە هەموو خراپەیەکمان پارێزی یا رب العالمین زوانمان لە
بەڵاو موسیبەتەکان بپارێزی ئەو بەڵایانەی کە تۆمان لێت و ڕاکە یا رب العالمین یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی ئەم بەڵاو کۆرۆنا و موسیبەتەی کە ڕووی کردوتە وڵاتانی جیهان لە وڵاتی ئێمە بە دووری بگری یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوایە هدایەتی ماڵ و مناڵمان بدەی یا ربی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا رب العالمین یا ربی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ربی خوایە خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکەی ئامین ئامین بەڕێزان مەرجی هەشتەم لە مەرجەکانی گاڵتەکردن پێویستە کاتێک گاڵتە ئەەکەی غەیبەتی کەسی تیا نەکەی غەیبەت چییە؟ غەیبەت ئەوەیە کە کابرا باس نەکەی بە شتێکە حەزی لێ نەکە کابرا نییە لێرە تۆ باسی یەکەکەی ئەو باسە خۆی حەزی لێی نییە با تیایشە هەبێ وتیانەی پێغەمبەری خوا ئەگەر کابرا ئەو شتەی تیابێ من باسی کابرا ئەەکەم بزەبت ئەو کابرا و شتەی تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر تیای بێ غەیبەتە ئەی فەرمووی ئەگەر تیای نەبێ فەرمووی ئەگەر تیای نەبێ ئەوە بوختیانە ئەوە بوختیانە ئەوە لە غەیبەت گەورەترە جا ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ غەیبەتی برای مسلمانی نەکا و هەرچی کردەوەکانی خۆت هەیە لە قیامەتا گشتی بدەی بە ئەم و بە ئەو ئەخە براینە تۆ نوێژەکەی ئیسە تۆ هاتووی بۆ جمعە سەبرەگری لەسەر خوتبەی جمعە بەیانی نوێژەکانت هەمووی هەڵەسی بۆ نوێژی بەیانیان بۆ هەموو نوێژەکان کاتی خۆت لە ئیشەکە دەسەڵەگری نوێژی عیشا نوێژی مەغریب ئەڕۆی حەجەکەی ئەڕۆی زەکاتی ماڵت دەرەکەی ڕۆژی ڕەمەزان عەزیەت و ماندووبوون و تینوێتی و برسێتی ئەمانە هەر هەمووی ئەکەی لەبەرەوەی خوات لێ ڕازی بێ ئاخر دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت مفلیس کەسی مایەپوچ ئەو کەسەیە کە غەیبەتی ئەمی کردووە بوختیانی بە ئەو هەڵبەستووە قسەی بە ئەو کردووە ئەم کردەوە چاکانەی ئەدرێ بە ئەوان ئاخر براکەم کردەوەکانت حەزەکەی بدرێ بە خەڵک ئێکە دریا بە ئەوان تۆ مایەپوچە بی ئەگەر حەقیانیش لات مابێ و کردەوەت نەما بێ بدرێ بە ئەوان ئەمجا کردەوە خراوەکانی ئەوانە تێرنەی دەن بەسەری تۆیا و مستحق جەهەنم ئەبیت و ئەتخەنە ناو جەهەنم حیفە ئینسان ماڵی خۆی بەدەستی خۆی وێران کە باشترین سەرمایە عەمەلەکانتە کە ئەنجام دەی بەخوا پارە سەرمایە نییە پارە سەرمایە نییە سەرمایەی ڕاستەقینە عەمەل و کردەوەکانتە کە تێتە ناو قەبرەکەتەوە بەس پارە لە لێواری قەبرەکەتە ئەگەڕێتەوە کە سوکارەکات و مناڵ و ژن و ئەمانش هەر هەمووی ئەگەڕێنەوە بەس عەمەلەکانتە تۆ عەمەلەکانت هەمووی ئەدەی بە خەڵک مسلمان چۆن ئەبێ ئاگای لە خۆی نەبێ آخر شەرتیش خۆشەویستەکانم بۆ گاڵتەکردن ئەوەیە کە کاتی تایبەتی هەبێ هەموو کاتێک کات گاڵتەکردن نییە والله هەنێ کات هەیە ئەگەر گاڵتەی تیا بکەیت لەوانەیە وەک ئەوە وابێ بەردێ بە بەسەر کابرایە وەکەوە تا چەقشێ بەی بەسەریە گاڵتە شوێنی خۆی هەیە کاتی خۆی هەیە بۆ نمونە جەماعەتێک چن بۆ سەفرەیەک گاڵتەی تیا شەو دانیشتن و دەمەتەقیەکەن و مەجلیسێک قسەیە خۆشی تیا بکرێ قەیچێک کێشەیەک لە بین ژن و پیاوە هەیە جاری وا هەیە کێشەکە خەریکە گەورە بێتەوە لەوانەیە یەک سوعبەتێکی خۆش و پێکەنینێکی خۆش کێشەکان حەلکە زۆر جار کێشەکان بە پێکەنین و بە خەندەیەک حەلە بێ جا زۆر مهمە ئینسان کاتەکانی بزانێ وتیانە سوفیانی کوڕی عویەینە یەکێک بۆ لە پێشینان لە سەلەفی ئومەت وتیان گاڵتەکردن خراپە فەرمووی نا بەڵکو سنەتی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم بەس بە مەرجەکەی خۆی ئەگەر لە شوێن خۆیان بێ ئەگەر لە کاتی خۆیان بێ بەو مەرجانە کە ئێستا باسمان کرد جا ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ و هەموو کاتێک کاتی گاڵتەکردن نییە پێشینانی ئومەت لە کاتی جدیاتە جدیات بوون پیاوی مەیدان بوون بەڵام لە کاتی خۆشیشە دەم بە پێکەنین بوون قسە و سوعبەت و قسەی خۆشیشیان کردووە و خەڵکیشیان پێکەناندووە